یەکێک لە معجزەکانی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەوەیە کە معجزەی پێغەمبەری خوایە صلی الله عليه وسلم، بەڵگەیە لەسەر کە خۆشەویستی خوا پێغەمبەری خوا بووە صلی الله عليه وسلم. لە حەدیثێکی صحیحی ئیمامی بوخاری مسلم داهاتووە، ئیمامی سعد ڕەزای خوای لێبێ دەفەرمێ لە ڕۆژی غەزای ئوحودا دەفەرمێ لای ڕاستی پێغەمبەری خواوە صلی الله عليه وسلم پیاوێکم بینی، لای چەپی پێغەمبەری خواوە صلی الله عليه وسلم پیاوێکم بینی جەنگیان ئەکرد لەگەڵ خۆشەویستی خوادا صلی الله عليه وسلم لەگەڵ کافرەکانە دەجەنگان، بەڵام ڕاست و چەپی پێغەمبەری خۆیان گرتبوو صلی الله عليه وسلم. دەفەرمی ئەم دوانە دوو پیاوبن جلی سپیان لەبەرا بوو، بەڵام جەنگێکیان دەکرد دیفاعێکیان لە پێغەمبەری خوا کە صلی الله عليه وسلم هیچ کەسێکم نەبینی و ئەو دیفاع بکات، بەڵام ئەو دوو پیاوە قەت لەوە پێش نەمبینیوە، دوای ئەوەش نەیانم بینی. ئەزانی کێ بوون؟ جوبرەئیل و میکائیل بوون سەلامی خوایان لەسەر بێ. ئەو دوو مەلایکە بەڕێزە سەلامی خوایان لەسەر بێ لەسەر شکل و شێوەی دوو مرۆڤ کە سەحابەکان کەس ئەو مرۆڤانیان نەبینیوە بە دوو جلی سپیەوە هاتنە خوارەوە لە ڕاست و چەپی پێغەمبەری خوا وەستان صلی الله عليه وسلم بۆی بیپارێزن، چونکە لە غەزای ئوحودا وتیان خۆشەویستی خوا کوژراوە صلی الله عليه وسلم. سەحابەکان زۆر بێتاقەت بوون، هەندێکیان تاقەتی شەڕیان نەما، جەنگیان نەما، چونکە مصعب ڕەزای خوا لێبێ کە شەهید کرا زۆر لە پێغەمبەری خوا دەچوو صلی الله عليه وسلم. ئەوە معجزەی پێغەمبەری خوایە صلی الله عليه وسلم. یعنی کە سەحابەکان بۆ ئێمە باسەکەن ئەم دوو پیاوە بەڕێزە کە دوو مەلایکەن، میکائیل لەگەڵ جوبرەئیل سەلامی خوای لەسەر بێ هاتوونەتە خوارەوە بە فەرمانی خوا بۆی دیفاع لە خۆشەویستی خوا بکەن صلی الله عليه وسلم. بۆیە خوای گەورە سەرکەوتویانی کرد لە هەموو جەنگەکانە، ئەوەی شەهید بوو سەرکەوتوو بوو، ئەوەشی مە هەر سەرکەوتوو بوو، چونکە خوای گەورە کۆمەڵی ئاەتی دابەزاندە خوارەوە دەربارەی ئەوان. ئەمە معجزەی پێغەمبەری خوایە صلی الله عليه وسلم کە مەلایکەی خوا دیفاعی لێ دەکات. ئەگەر ئێمەش دیفاعی لێ نەکەین خوای گەورە دیفاعی لێ دەکات صلی الله عليه وسلم.